بەشێکی زۆر لە چاڵکوانانی ئافرەتانی هەرێمی کوردستان پێیان وایە پێویستە لە 8 مارسی ئەم ساڵەوە ڕێکخراو و چاڵەکانی ئافرەتان ئەو تەقلیدە باوە تێک بشکێنن کە تەنها بۆ داواکاری مافەکانیان دێنە مەیدان با ئەم ساڵ 8 مارس بکرێتە ڕۆژی هێز نواندنی جەماوەری ئافرەتان بۆ داواکاری موچە و نان و ئازادی و خزمەت گوزاری جەماوەری بێنە مەیدان لەم بارەیەوە بوهار مۆنزیر چاڵکوانێکی ژنە کەوەک خۆی دەڵێ زیاتر لە 15 ساڵە لە بواری ژنان کار دەکات. ئێمە لە کوردستان وەکو ژنانی هەرێمی کوردستان ملکەچی یاسا و ڕێسایەکین کە ژنان پلە دووەکات هەر لە ناو دادگاکانە لە مامەڵەکردنە لە ناو کۆمەلگایە لە دەرەوەیە لە زۆربەی شوێنەکان ئەمە ڕنگدانەوەی هەیە بۆیە 8 مارس گرنگی خۆی هەیە ڕۆژێکی جیهانیە کە دەبێت کاری زیاتری لەسەر بکرێت وە ژنان بە شێوەیەکی بەرفراوان بن لەگەڵ ئەمان لەگەڵ خواستەکانی خوانە بن و خواستەکانی خۆیان بەرز بکەن. بێریڤان محەممەد ئەندامی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لەبارەی ئەوەی کە بەشێکی زۆر لە ئافرەتانی هەرێمی کوردستان لە پلە و پۆستی باڵادان بۆچی تا ئێستا گەر ئافرەتان پێیان وایە عقلێتێکی پیا و سالاری هەیە و زاڵە ئەوان نەیانتوانیوە بەسەر ئەو عقلێتە زاڵ بن. عقلێتێکی سیاسی پیا و سالاری لە باشووری کوردستان هەیە کە بەشێک لە ژنانیش لەسەر هەمان عقلێتی پیا و سالاری هەوڵدانیان هەیە و بەشێک لە ڕێکخراوەکانی ژنانیش لە ناو عقلێتە سیاسیە کارەکەن و ئەو عقلێتە پیا و سالارێ کارەکەن هەندێک بۆ دەستکەوتی شخصی خۆی کارەکە هەندێکیش ئەوێت گۆڕانکاری لە ڕەوشی ژنانە بکە بەداخەوە لە بەرامبەر تێکۆشانی ژنیشە ئاستەنگی گەورە هەیە هەم کۆمەڵایەتی هەم سیاسی هەم لە هەموو ڕوانگەکانەوە. پەیامی من ئەوەیە کە ڕێکخراو ببین پێکەوە بۆ بەرزکردنەوەی داخوازیەکان و نەک تەنها بۆ ژنان بۆ ژنان و پیاوان یەکسانی خواست ئەوانەی کە لەگەڵ ئەویان کە ژنان وەک پیاوان ئەتوانن لە هەموو کایە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکانە ببن بە بڕوایم لە هەرێمی کوردستانە دیدێکی کۆنەپەرستی و دیدێکی ئیسلامی سیاسی زیاتر ئەتوانم بڵم لەم ساڵانەی کۆتاییدا ڕێگری لەوە کردووە کە ژنان ئازادانە بێنە مەیدان و بتوانن لە جیاوازەکانە بەشدار بن. ئافرەتان و ژنانی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە ئەنجامدانی چەندین چاڵکی جۆرە و جۆر ڕۆژی 8 مارس دەکەنەوە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.